یعنی ئەو دۆسیە لەوە تێپەڕیوە کە حکوومەتی هەرێم تەنیا لە بەرامبەر داناغاز پارە ئەدۆڕێنێ یاخود داناغاز لە دادگادا حەقی خۆی لە حکوومەتی هەرێم وەرەگرێتەوە. من پێم وابێ ئەو بابەتە گەیشتۆتە ڕاددەی ئابروچوون، ئەوش لە ئەنجامی نەبوونی دام و دەستگا نیشتیمانیەکان، لە ئەنجامی ئەوەی کە بە شێوەی دام و دەستگای یاسایی یاخود حکم دەوڵەتداری لە کوردستان کار ناکرێ و لە ئەنجامدا ئەو هەموو زەرەی لێ بکەویتەوە. بێگومان ئەوە پێویستی بە لێپرسینەوە هەیە، لێپرسینەوە لە حکوومەت لە ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت لە وەزارەتی سامانە سروشتەکان، بەڵام چێ لێپرسینەوە بکە؟ پرسیارەکە لێرەیە، چێ لێپرسینەوە بکە؟ چێدا لەوێ دادگای داناغاز لە دادگا شکایەتەکە و ئەیباتەوە، بەڵام ئەی چێ دادگای حکوومەت بکە لەوەی کە لە بەرامبەر داناغاز دۆسیەکی وا ئەدۆڕێنێ کە زەرەرەکەی هەمووی لە گیر لەسەر حسابی گیرفان و قوتی خەڵکی کوردستانە. بێگومانە بێت لەسەر ئەو دۆسیە و زۆر دۆسی تریش ئەبێ دادگایی بکرێن. ئابروچوونە لەوەی چۆن نەکرێ حکوومەت یعنی بەو گرێبەستی وا هەڵە بکە، چۆن ئەکرێ وەزارەت کردوێتی یا ئەنجومەن کردوێتی هەرچێ کردوێتی، چۆن ئەکرێ بە نەزانی بەو شێوە نەزانیە تێبکەوێ، یا چۆن ئەکرێ گرێبەستێک ئەگا پابەن نەبێ بەرامبەر بە گرێبەستەکە، یا بۆچی هۆکارەکانی پێشتر ڕوون نەئەکردەوە. یعنی بۆچی من دڵنیام کاتێک حکوومەتی هەرێم لە دادگایەکەی دۆڕێنی دادگا بێلایەنە، ئەو لە دادگای داناغاز نەیدۆڕاندەوە، لە نێوان لە ڕێککەوتنی دوولایەن نەیدۆڕاندەوە، ئەو لە دادگایەکی نێودەوڵەتی یاخود لە دادگایەکی دەرەوە بێلایەن ئەوەکەی دۆڕاندەوەکەواتە بەرپرسیارەتەکە ئەکەوێتە ئەستۆی، وەکو باسم کرد بەرپرسیارەتەکەش ئەوێتە ئەستۆی حکوومەت، یانەوەتە لە نەزانینەوەیە، یانەوەتە پابەن نەبووە بە جێبەجێکردنی گرێبەستەکە. هەردوو لە بەڕای من ئابروچوونە. شێوەی ئەو شێوە بازرگانیکردنە بە نەوتەی کە هەیە، یعنی ئەو شێوازە بازرگانیکردنە بە نەوتە هەیە، ئەو دیزە بە دەرخونەی لە ئەوە هەیە، حکوومەت لی بەرپرسیارە. حکوومەتیش نەک لێرە لە هەموو دنیا کەسی یەکەمی حکوومەت ئەوەی کە سیاست دادەڕێژێ، ئەوەی بەرنامە دادەنێ، ئەوەی پلانی استراتیژی و کەمتر درێژخایەن و کەمخایەن بۆ حکوومەتەکە دەدەڕێژ. سەرۆکی حکوومەتە، سەرۆکی حکوومەتی پارتیە و نەوت لە ڕێگەی پارتیەوە، لە ڕێگەی یعنی لە ڕێگەی پەیوەندی تایبەتی پارتی لەگەڵ تورکیاوە هەناردەکرێ بۆ تورکیا. چۆنیەتی هەناردەکردنی بە شێوەیەک تورکیا چەند لەو پارەیە بە چۆن ڕێگەیە درێت، چۆن ئەفرۆشرێت، چۆن نەکرێت. ئەوە من بەش بە حاڵی خۆم کەمترین زانیاری هەیە لەسەری، ئەگەر لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕەنگە لە ڕێگەی تر هەندێک زانیاریم بەدەستەوە بێ، بەڵام ئەوەی من مەبەست ماڵێم لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بەداخەوە زانیاری نادا و لایەنی سێمیش نییە کە چاودێری ئەو بابەتە بکە. لانی کەم حکوومەتی هەرێم بازرگانی بەنەوتەکە ئەیفرۆشێ و کۆمپانیاش هەن یاخود وڵات هەن ئەیکڕن، خۆ ئەبێ لایەنی سێم هەبێ ڕاستی ئەو داتایانەی کە حکوومەتی هەرێم ئەی خاتە ڕوو یا ڕاستی ئەو داهاتێکە بۆ کوردستانە گەڕێتەوە دەربخات. تا ئێستا ئێمە ئەو بابەتەمان نییە. بەڕێز وتت هاوڵاتیان گومانیان هەیە لەوەی کە داهاتی هەرێمی کوردستان ناچێتە گیرفانی ئەملا و ئەولا. بەڕێزت یانی ئێستا وەکو سەرۆکی لیژنەی نەوت و غازە ئەوەندەی کە بەداچوونتان کردبێت، ئەوەتان بۆ ساغ نەبووتەوە کە داهاتی نەوت هەمووی ناچێتە خەزێنەی حکوومەت و خەڵکی کوردستان سەرف ناکرێت؟ من یەقینم هەیە ئەکارێم خەڵکی کوردستان لی بەگومانە من یەقینم کردی یاخود دۆسیەی نەوت لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی باش لە بەڕێوە ناچێ. یەقینم هەیە. یەقینی شتێ لەوەی کە پارەکەی بۆ شوێنی تر دەڕوات؟ یەقینم هەیە کەسانێک هەن، کۆمپانیا هەن، لایەن هەن لابەلا سوودی زۆری لێ دەبینن. بەڵێ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان مەترسی هەمیشە لەسەرە، مەترسی ئەوەی لەسەرا کە ڕۆژێک لە ڕۆژان ببردرێ، هەموو دەمێ مەترسی ئەوەی لەسەرە. نەوتی هەرێمی کوردستان بەداخەوە ئەڵێم زۆر جایتیش گوتومە بەناو قورجی ئازیادا دەڕوە. تورکیا وڵاتێکە هەرگیز چاوی دەوڵەتێکە هەرگیز چاوی بە پێشکەوتنی کوردستان هەڵنایە، هەرگیز حەز ناکە هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری پێشکەوێ. و ئەگەر ئەمڕۆ بەرژەوەندێکی تیابێ کەزانی ئەو بەرژەوەندێتیان یاخو شوێنێکی تر هەبێ، ناوەندێکی تر بێ، لەوە زیاتری پێ بدات، دڵنیا بە زەربەی زۆر گەورە لە هەرێمی کوردستانەدا. ناکرێت بە تاقە ڕێگا ببەستین
بۆ هەناردەکردنەوە ئەویش تورکایە ئەو یەکێک لە مەترسیەکانە. زۆر باشە بەس تەنانەت تێرێم لە ئاسی دەرەوە بە قوڕگی عزیادە دەڕوات یاخود لە ئاستی ناوخۆش بە قوڕی عزیادە دەڕوات. لە ئاستی ناوخۆش گەندەلی پێوە دەکرێت بێگومان گەندەڵی پێوە دەکرێت بەڵام ئەمن ئەوەی باز دەکەم باسی بۆڕیەکە دەکەم ئەو بۆریەی کە حکوومەتی هەرێم پشتی پێ دەبەستێت تۆ دزی و فزی و گەندەلی ئەو شتێکی ترە بەڵام ئەوەی بنچینەیەکە کە هەیە بۆڕیەکەیە ئەو بۆڕیە بە ناو قورجی عزیادا دەڕەوە گەورەترین مەترسی لەسەر ئایندەی گەلی ئابووری گەلی کوردستانە بۆ ئاگاداریتن هەتا تاکە بۆڕی هەرێمی کوردستان تاکە ڕێگا تورکیا بێ ئەو مەترسی هەرەمێنێت